حەسوودی ئەو شتەیە ئەو هەستەیە کە لە ناو ناخی ئینسانەکان دروست دەبی بەوەی کە حەزت بەو شتەیە کە لە کەسێکدا هەیە دەتەوێت ئیتوبی، یعنی کەسێک شتێکی هەیە خوای گەورە نیعمەتێکی پێداوە ئەتوو دەتەوێت ئەو نیعمەتە بدرێتە تو لەوی بستێنرێتەوە بدرێتە تو. ئەوە پێناسەکی کورتی حەسوودیە. جا حەسوودیش زۆری هەیە، چەند زۆرێکمان هەیە لە حەسوودی. مەسەلەن زۆرێکمان هەیە پێی دەگوترێ غیبتە. یعنی چی غیبتە؟ غیبتە ئەوەیە یعنی مەسەلەن ئەمن حەسوودی بە کەسەکە دەبەم کە لە علم لە معریفە یاخود خوای گەورە دەوڵەمەندی کردێت، زۆر دەوڵەمەندە، خانووی هەیە، سیارۆی هەیە، ڤێلای هەیە، کۆمپانیای هەیە، بەڵام تەمەنا دەکەم ئەمن لەو ئاستەدا بم، لەوی نەستیندرێتەوە. تەمەنا دەکەم خۆم لە جێگەی ئەو بامایە. ئەوە جۆرەی تا ڕادەیەک باشە. لەبەرچی لەبەرەوەی تو تەمەنات هەیە تەنها، نەک ئەوەی کە لە کەدار بیتن و کەسایەتی بڕوخێ و بکەوی و خوای گەورە بە جۆرە لە جۆرەکان کارەساتێکی بەسەربینی، ئەوەیان تا ڕادەیەک مەنجازیە. غیبتە تا ڕادەیەک باشە. حەسوودیەکە تەنها ئەتوو هیوایەتەکەت هەیە کە لە جێگەی ئەو دابی. کابرایەک دەبینی تەماشا دەکەی لە ڕووی زانست و علم و معریفەوە زۆر بەتوانایە، کابرا دەبینی تەماشا دەکەی نووسینی زۆر زۆر سەرنجڕاکێش بڵاو دەکاتەوە، یاخود چەندین کتێبی هەیە، تەماشا دەکەی مەلایەکی بەناو مامۆستایەکی ئاینی بەناوبانگە، یاخود کەسایەتێکی بەناوبانگە و کەسایەتێکی دروستکردێ لە ناو کۆمەلگا، ئەتوو حەزت دێ لە شوێنی ئەو بای لەو شوێنەدا ئەتوو ئەو سیفەتانە تێدا هەبوایە. ئەو تا ڕادەیەک ئاساییە و لە ناو هەمومان حەز دەکەین بچینە شوێنێکی باش و مەرتەبەکی باش، وانە؟ بەڵام دوو جۆرەکەی دیکەمان ئەوەیان تا ڕادەیەک نائاساییە. ئەو چۆنە؟ جۆرێکمان هەیە حەز دەکەی ئەو کەسەی کە ئەو شتانەی پێدرایە، خوای گەورە ئەو نیعمەتانەی پێدرایە، لەوی بستیندرێتەوە، نەدرێتە تو بەس دەی بستینتەوە، لێی بستیندرێتەوە. یعنی هەموو شەو لەوانەیە بیری لێ بکەیەوە خوایە دەبی چۆن ئەوەی لە ناو بێ، چۆن ئاوای لێ بکەی، چۆن زەرەر بکە، یعنی حەز دەکەی زیانی پێ بگا. ئەوە جۆرێکە لە حەسوودی. یعنی حەز دەکەی بە هەموو جۆرەك بی، جا ئەوە لە ڕووی کەسایەتیەوە زیانی پێ بگا، چ لە ڕووی ناوبانگەوە لە کەدار بیتن، یاخود ئەگە دەوڵەمەندە زەرەر بکە، کۆمپانیایەکە ئیفلاس بکە، ئەتوو حەز دەکەی زیانی بەرکەوی. حەزیش ناکەی کە بدرێتە تو ئەو شتە، بەس تەنها زیانی پێ بکەوی. باش. جۆری سێممان هەیە ئەتوو حەزت لێیە ئەو نیعمەتانەی کە خوای گەورە بەویدایە لەوی بستیندرێتەوە بدرێتە تو. فەرقیە لەوەکەی دیکە گوتمان نەدرێتە تو، بەڵام لەوەیان حەز دەکەی بدرێتێ. ئەوەش جۆرێکە کە زۆر زۆر سیفەتەکی ناشیرنی ئینسانە، ناخی ئینسان بۆ گەندەکە، لەوەی کە چونکە ئینسانی موسڵمان، تاچی موسڵمان بەو جۆرە بیر ناکاتەوە. لەبەرەوەی تاچی موسڵمان پێغەمبەر درودی خوای لەسەر ئاوای فێرکردووی کە ئەگەر چمان لۆ خۆمان پێخۆش بی، لۆ برایەکەی خۆشمان دەبی ئاوامان پێخۆش بی. ئەم تێ ناکەم، یعنی ئێستا من دەمەوێت پرسیار لە ئێوە بکەم، ئینسان لە پای چی حەسوودی دروست دەکا؟ ئایا بەڕای ئێوە بۆ ئینسان حەسوودی دەبا، بۆ بەخیلی دەبا، بۆ حەز دەکە دائیمەن برایەکەی چاڵی بۆ هەڵکەنی؟ یعنی ئێستا خۆمە زۆر لە قسەی قورئانیشدا ئەو شتانمان بینیوە. یعنی مەسەلەن برایەکانی یوسف کاتی خۆی حەسوودیان بە برایەکەیان برد، هەڵیاندا ناو بیرەکە. ئێوە ئەگەر بمێ ئەنگۆ بدوێنم چ جۆرە گوڵامم دەنەوە؟ یعنی ئینسان بۆ پەنا بۆ حەسوودی دەبە کە ئێستا سیفەتێکە بەربڵاوە لە ناو تاچی کورد، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام، بەڵام ئەمە بۆ تاچی کورد قسە دەکەین، بۆ پەنا بۆ سیفەتە دەبا کە سیفەتێکی سوور دەزانی ژەهراویە.